دوای چەندین ساڵ خوێندن و تێکۆشان بۆ بەدەستهێنانی بڕوانامەی زانستی، بەڵام دەرچوانی زانکۆ بێهیوا و ناومێدن و دەڵێن با زانکۆش تەواو بکەین. خۆ حکوومەت پلانێکی بۆ دامەزراندنمان نییە. ئەوانەی کە ساڵانی پێشوو تەخەڕوجیان کردو، یعنی تاوەکو ئێستا تەخەڕوجی 2012 13 14 ئەوانە هیچیان دانەمەزراون، چی بگات بە ئێمە کە 2022 لە شارێکی وەکو هەڵەبجەشە هیچ هەلێکی کارکردنیکی وانە ڕەخساوە بۆ گەنجان بەڕاستی کە ئەمەش گلەیەکە لە کەرتی تایبەت ئێمە بتوانین بیکەین. باز بەخوا زۆر دڵمان خۆشە وەی ژیوایەکیشمان پێی نییە ئەگەر بۆ نمونە سبەی ڕۆژتایی نادەبێ شتێک گویا هەریەکەمان چوین بەلای شوکاری خۆمانەوە. ئەوە هیواتان نییە، بۆچی ومێدتان نییە؟ شتەکان دووبارەیە، یعنی هەمومان نەزانین بۆچی هیوامان نییە و بۆچی ئەوەیە. شتەکان ڕۆتینە ئەوە تا چەنێ پێش ئێمە شەر نایات تاعینات نەبووە، ئێسەش نییە. ئەگەر تۆ ئومێدە بە کەسێکە بێ و دامەزراند نەگەی، بەس تۆ کە ئومێدە بۆ خۆ دروست کرد، ئومێدە بە خۆ بوو، ئەوە بۆ بچی ئیشێکی خوددانی یاخود بچیتە شوێنێکی ئەهلی، شوێنێکی تایبەت، کۆمپانیایەکی تایبەت و ئیشەکە بکەیت. ئەتەوێت لە بواری خۆتا سەرکەوتوو بووی پێش ئەوەی کە ئەو ئاواتت هەبێ، ئەو ویستت هەبێ، ئەبێت هەوڵی بۆ بیت، دواتر پێیگەشتی بۆی سەرکەوتوو بووی لە بوارە. گینار ئەوە نیە تا ئاین بیت ویان چوزانم لە شوێنێک وەرگیرێت، گرنگە لەو شوێنیشا بەردەوام بمێنیتەوە. لە خولی یەشتەم و نوێمی زانکۆی هەڵەبجە 1334 خوێندکار کۆتاییان بە خوێندن هێنا. سەرۆکی زانکۆش دەڵێت ئەوان کاری خۆیان تەواو کردو و لەسەر حکوومەت و کەرتی تایبەتە دەرچوانی زانکۆ دابمەزرێنێت. خۆی لە ڕاستیانی گەرانیە بۆ خوێندکاران، هەنێک خوێندکار هەمووی بەناومێدیەوە سەری پرۆسەکەکە، بەڵام دوجاریش ئەمە بەشێکە لە پێداویستەکانی ژیان. ئێمە بێ ئومێدمان هەبێ و بڕوانامەیە تەواوکەن و بتوانن لەڕێی بڕوانامەکەش و جێگە بخوام دۆزنەوە. بێپلانی و خەمساردی حکوومەت وای کردووە خوێندکاری زانکۆ بێیوا بێت لە خوێندن و کۆششکردن، کە دەبینێت دەرچوویەک زیاتر لە 15 ساڵە دانەمەزرا و ڕۆژانەش بە دوای کاردا دەگەڕێت و دەستی ناکەوێت. لە ساڵی 2014ەوە بە فەرمی حکوومەت دامەزراندنی ڕاگرت و وەزاران دەرچووی زانکۆ بەتاڵ ماونەتەوە، بەڵام یەکێتی و پارتی ژێربەژێر دامەزراندن بۆ ئەندامانی خۆیان دەڕەخسێنن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.